جوڵەی ئەمڕۆمان تۆزێ جیاوازترە بۆ لە چاو جوڵەکانی پێشووتر ئەوەیە هەنگاوێک جوڵەی لەگەڵا ئەنجام ئەین بۆ بەهێزکردنی هەستە دەمار و ماسوولکە واتە تەوافقی عەضەلی عەسەبی. ئەم جوڵانەی کە ئەمڕۆ ئەنجامی ئەین بۆ بەهێزکردنی ناوچەی پاژنەی پێە بەدەر لەوەی کە کێشی لەشمانیش بەکارەهێنین و ماسوولەکانی پێکانیشمان هەمووی تایە کارەکە. سەرەتای هەموو جوڵەیەک خۆگەرمکردنە کە ئێستا دەست پێەکەین فەرمونون پاژنەی پێمان و ئەچینە سەر پاژنەی پێومان و ئەچینە سەر نوکی پێمان تەواو گەرمێکین. ئەم جوڵانە پێشتر ئەنجاممان ناوە وەکو جوڵەیەکی سەرەکی، بەڵام ئێستا هۆکو خۆگەرمکردن ئەم جوڵانە بەکارەهێنین. زۆر باشە. ئێستا قاچی ڕاستە بۆ پێشەوە بۆ دواوە هەوڵەی ناوچەی پاژنەی پێ و تەواو بە نەرمی بیجوڵێنی بۆ پێشەوە بۆ دواوە بۆی هەرچی ئەو کەڵەکە بووی خوێن و کەڵەکە بووی پاشەڕۆی ڕۆژەکە وردە وردە لە ڕێی خوێنەوە فڕێ بدرێتە دەرەوە و بەرەو سەرەوە بگەڕێتەوە. هەروەها قاچی چەپێ زۆر باشە. ئێستا قاچەکەی ترە بیسوڕێنە بۆ دەرەوە بۆ ناوەوە. باشە بیگۆڕە قاچەکە بگۆڕە. تۆ ئەتوانی لە ڕێی دەست بگری بە کورسیەکەوە یان لە ڕێی دەستگرتن بە دیوارەوە ئەتوانی جوڵەکە ئەنجام بی بۆ ئەوەی تەواو هەتا گەرم داهاو ئەو کاتە جوڵە سەرەکیەکە ئەنجامەیت. بەڵێ دواتر ئەچیتە سەر نوکی پێ و پاژنەی پێ کردمانوە نیە. ئێستا چین چیەکەین؟ ئەچینە سەر جیهازەکان. ئەم جیهازیش نییە با بڵێن ئەمە شتی زۆر سەرەت ئاساییە با بڵێن توان دوو پەت دابنین یان دوو بەستەر دابنێ یاخود دوو لە چک دابنێت یان ئەو تۆپانە تەشبیهیکەین بە گۆشە یان سەرین لە ماڵەکە ئەتوانی ئاوا بڵاویکەینەوە بەم شێوازەی کە ئێستا هەیە. لە هەنگاوی یەکەمە لە سەرەتای ئینەکە دەست پێەکەیت لەسەر نوکی پێ هەرچیەکە کردووە لە پێشا پەنجەکانت تەشیرەکەیت واتە هەدەفەکەمان بۆ ئەوەی کە پاژنەی پێمان بجوڵێنین. ئێستا دەسەکەین بە جوڵە یەکەم هەنگاوی یەکەم بۆ پێشەوە پەنجەکانی پێت لەسەر نوکی پێ ئەوەستیت ئەگەڕێیتەوە بۆ هەمان خاڵ و ئەچیتە سەر نوکی پێ. دوایی بۆ لاکان چتە سەر نوکی پێ و ئەگەڕێیتەوە سەر نوکی پێ زۆر لەسەر خۆ ئەتوانی ئەنجامی بێ بۆی نەکەوی ئەگەڕێیتەوە بۆ دواوە دیسانەوە. ئەمە سێ جار ئەم جوڵەیە ئەنجامەین. سێ جار ئەنجامی ئەین. پێشەوە تەنیشت لای ڕاست تەنیشت لای چەپ نقطەی خاڵمان گەڕانەوەی بۆ سەرەتا. ئێستا خاڵی جوڵەی دواتر ئەچینە ناوڕاستی با بڵین لە ناوڕاستەوە کە پەنجەکانمان تەشیرەکەین و قاچ فڕێ ئەی بۆ پێشەوە و دائرە دروستەکەیت یاخۆت هەتا نقطەی دواوە هەتا ئەو خەتە ئەەکەی بە قیاسێک بۆیی بزانی توانای جوڵەی ماسوولکەی ڕانە و هەروەها سمتە و هەروەها تواناکانی لە چه ئاستێکایە. ئێستا ئەمە هەتا لای ڕاست کە گەڕایتەوە نقطەی ئەساس ئێستا ئەیگۆڕی بۆ لای چەپ دایرە دروستەکەی تەواو ئەیجوڵێنی هەتا دواوە ئەتوانی دەست بگری بە کورسێکەوە چەندێک توانی دوایی دووبارە ئەگەڕێیتەوە قاچە زیاتر بڵاوکەرەوە. زۆر باشە گەڕێیتەوە دواوە سەپشوایی سێ هەناسێ قوڵ یەکسەر لەویا هەستەکەی کە ماسوولکەکانی بەشی پێشەوەی پێکانە گرژ بووە یاخود تند بووە ئەوە شتێکی زۆر ئاساییە. گرنگ ئەوەی تۆ کە جوڵەکە ئەنجام بی خۆت سەپۆرت بکەیت واتە خۆ بگریت نەکەوی بە ئەم لاولا چکم پێویستی بە تەوازن هەیە. ئێستا جوڵەی دواتر تۆزی قورسترە ئەویش بە هەنگاونان بە قاچی ڕاست بۆ لای چەپ هەڕێت. ئێستا بۆ لای ڕاست بە نوکی پێ ئەچیتۆ قاچی چەپەیەتەوە بۆ لای دوایی بە عکسەوە قاچی چەپەیەتەوە بۆ هەمان خاڵی ئەوەڵ. ئێستا بۆ تەنیشتەکەیکە زۆر لەسەرخۆ هەرچیەکە کردۆ بێ پەنجەی پێ و دابنی پێش هەموو شتێک. ئەم جارە دووبارە دیسانەوە بەشی قاچەچێتەوە دواوە
و ئەم جارش لای ڕاست ئەنجا گەڕێتەوە قاچی ڕاست دێتە دواوە و لای چەپ. ئێستا یینەوە دواوە هەنگاوێک یینە دواوە چیەکەین دووبارە هەنگاو ئەنین بۆ پێشەوە قاچمان ڕێک بۆ ئێرەوە ئەمەش هەر هەوا بۆ تەنیشتەوە یێتە پێشەوە و هەروەها ئەچینە دواوە نوکی پێماندا ئەنین یاخود پەنجەکانماندانین ئەم ئەگەڕێنینەوە دواوە ئەنجا ئەیهێنینەوە سەر هەمان خاڵ. فەرموون ئەنجام بن. یەک دوو زۆر باشە دووبارە سێ چوار هەوڵ بە نوکی پێ هەر بە نوکی پێدابەزیت و بە نوکی پێش بگەڕێیتەوە. پێنج شەش حەوت هەشت نۆ بە نوکی پێ ئافەرم دە باشە زۆر باشە. ئێستا یەیتە چی لای ڕاست پەنجەی پێدانیت ببوورە لای ڕاست یەک بۆ لای تەنیشت دوو سێ چوار فەرموو بەیەکەوە یەک قاچە ڕێک لەسەر نوکی پێ نوکی پێدانی دوو پەلەمەکە سێ لای ڕاست چوار نوکی پێ تەشیرکە پێنج شەش حەوت هەشت نۆ دە زۆر باشە گەڕێنەوە دواوە. دیارە ئەم جوڵانە کە ئەنجامی ئەین ئەم هەنگاونانە بۆ تەنیشت بۆ لاکان باڵێن لای ڕاست و لای چەپ هەرێکی کاریگەری خۆی هەیە. زۆر جار هەیە ئەکەوینە حاڵەتێکی نائاساییەوە ئایا لە پلیکە بێت ئایا بمانێ هەنگاوێکی گەورە بنین پێویستمان بەوەی کە بەستەرەکانی پاژنەی پێمان بەهێز بێ زۆر گرنگە ئەم جوڵانە بکەین بۆی سوود ببەخشێ بە پاژنەی پێمان. لێرە کۆتاییمان بە بڕگەی ئەمڕۆ هێنا